حي على الصلاة مريم قاسم بن عمر او دار جنازه مكان جابر بوس مريم خذها له يقدر خبرك لا لا العملات ما جابها بك انا بحاول ما جاء ما يكون عقيم داواکاریمێ ئەم پیاوە بدرێ دراوە بەداڵێ نەگیراوە ئەم پیاوە داڵ درراوە لەلایەن تاوانبارانەوە تاوانباران کێ ئامر لیواکەی دی ڕەمەزان دیەکۆنی بەرپرسی لیوای سێی بەرگری فریاکەوتن لە وەزارەتی ناوخۆ 3 ساڵ ئەم پیاوە ئامر قەبزەیە سێ قەتڵی لەسەر بوو ئەمە حەوت ئەم پیاوە تەسلیم نەکرا ئەم کارسادەی تری خوڵقانم بەیانیە شەوازی ڕووداوەکە ئێمە ئەم بەیانە 10 دقیقە بۆ حەوتی بەیانی عادەتەن جەژن هەموو خەڵکە دەرەی کراوەیە ماڵی دایکم دوای ناخواردن سوێنە چاپ خۆن هاتۆ ژوورێ سەلیکرۆ بەناوێنە برایەکم شەید بوو برازایەکم شەید دوو خوشکم شەید بوو دایکم میلاکە لە قسخانی شارە تیاترژی عملات دەرنەچووە برازای دەرشم بریندار بوو من بە دەستی خۆم چەند جار ئامر قەبزی دادگام بردو مادەی 405 فقرە 30 هەوڵی کوشتن بۆ کاک ڕەمەزان ئەو قەتڵانی تر عینەن تەسلیمی نەکردووە کاک ڕەمەزان بە بەرپرسی یەکەمزان لەم قیتالە کامڕۆ کراوە کێشەکە ژنوپیار کێشانە بێ کێشەی خۆیانە بوو یان لێ دادگایە کێشەکە ئێمە ئێستا ئێسکاڵمەشە تۆمار نەگوت لەبەرچی ئێمە نەپەرژای ئێسکاڵ من 4 کەسم لێ کوژراوە دوانسیانم لە خەستەخانەیە ئیتر پۆلیس و ئەنات و ڕێکاری خۆیان گرۆ دەبەر بکوژەکە ئێستا کاگاسۆ ناتوانم قسە بکەم بەڵێ کەسێکی کوشتۆ حرەتی دەواجین بووە باوەژنی خۆی کوشت لەگە خوشکەزایکی خۆیە قوربان لیوای سێ ڕێزمێ ئای بە قساکەم ئەم جوانی ئەم لە ئەدەبی ئێمە قسە لیوای سێ ڕاز ناگە کاک ڕەمەزان بە شخصی مەچوونە بۆ لای ئاگادار لە ڕێی کاگیواشەل کە پیا ماقوڵە و یەک عەشر لەگەڵ وتمە کاکە ئەم پیاوە داڵدەمەدا ئێمە لە ئێستایە درۆی لەگەڵمانە لای من نییە لە ئێستا ئێمە حسێن کە بکوژی ئەم 4 کەسە ئێمەیە چەندێک دوژمنی ئێمەیە کاک ڕەمەزان ئەوەنە لە 6 یانزە خوشکم لای ئێمەیە جیانە بۆتەوە ناڵم لە دادگای ئەم پیاوە نادوە دادگا بەڵێ مسکاڵا لەسەر ڕەمەزایش تۆمارەکەم چکە ئێمە ئاگادارمان کردەوە ئەم پیاوە لای ئەو بووە ئەم پیاوە تۆمەت نییە پێم دو کاکەم پیاوە لای توێ باشە لای ئەو نییە ئەم معاشی مانگی چۆن وەرگرتووە لە وەزارەتی ناوخۆ معاشی مانگی سێ وەرگرتووە ئەی لا ئەوێ چۆن کەسێ فەسڵ کرابێت دەرکرابێت چۆن موچێ دەنێ بەڵێ مایە دەڕ پێی لە باوک میدا بە سیارە ودی بۆ خۆی تەلەفۆنی شخصی بۆ خۆم ودی بۆ کوشتن لێم داوە کە خوانەی کوشتووە من بۆ کوشتن لێم داوە ئێمە لای 6 یانزەوە
هەتاوەکو دوو ڕۆژ پێ ڕەمەزان لا ئێمە بوو مناڵەکانی لە دادگا محامی کرد داوای مناڵەکە ئێمە مناڵمان برد لە محکەمە وەرماگرن محکەمەی سلێمانی لێ تەسلیمی محکەمەمان کرد مەکە مناڵەکانی وەکو حەقی باوکایەتی هەر ئەو ڕۆژە فڕێدانە سەر جادا پۆلیسی بازیان لەگە محکەمەی سلێمان بریان بۆ سخانی بێسەرپەرشتان 5 مناڵی هەیە